ئایزان سڵاوتان لێبێت بە شێوەیەکی گشتی پزیشکەکان ئامێری پاڵەپستۆی خوێن لەسەر یەک قۆڵی نەخۆشەکانیان دەبەستن و دەیخێننەوە بەڵام لە لێکۆڵینەوەیەکی نوێدا دەرکەوتووە کە بۆ وەرگرتنی خوێندنەوەی دروست بەو شێوەیە نابێت. ئەم راپۆرتەی بۆمان ئامادەکردوون ڕوونی دەکاتەوە کە دەبێت پزیشکەکان ئاگادار بن ئەگینا ژیانی نەخۆشەکانیان دەخەنە مەترسیەوە. پزیشکی دڵ ئۆسکار گارفاین لە هەردوو قۆڵی نەخۆشیەکانی و پاڵەپەستۆی خوێن وەردەگرێت بەو شێوەیە ژیانی زۆر لە نەخۆشەکانی ڕزگار کردووە. دەڵێت بووم دەرکەوتووە خوێندنەوەکە لە قۆڵێکدا ئێجگار نەزم بوو بەڵام لەوەی دیکەدا ئاسایی بوو کە ئەوەش یارمەتیدان بۆ دیاریکردنی حاڵەتێکی نەخۆشی مەترسیدار. ئەم ڕێگەی دکتۆر گارفاین پشتیوانی لێکراوە لەلایەن لێکۆڵینەوەیەکی نوێ کە نیشانی ئەدات خوێندنەوەی جیاوازی پاڵەپەستۆی خوێن لە نێوان قۆڵی ڕاست و چەپدا ڕەنگە نیشانەی نەخۆشی دڵ و تەسک بوونەوەی دەمارەکانی خوێن بێت. گەرهات و هەردوو خوێندنەوەکە بە 15 یا خۆ زیاتر جیاوازی هەبوو ئەوە نیشانەی تەسک بوونەوەی دەمارەکانی خوێنە لە لاقەکاندا یا خۆسوزبوونی چوونی خوێن بۆ مێشک و یا نەخۆشیەکانی دڵ. هەروەها لە سەدا 70 مەترسی لە گیان لەدەستدان لە ئاکامی جەڵتە و سەکتەی دڵ زیاد دەبێت. بەڵام گەر نەخۆشیەکانی دڵ و دەمارەکانی خوێن لە قۆناغێکی سەرەتایی دیاری بکرێت ئەوە لە ڕێی گۆڕینی شێوەی ڕەفتار و یاخۆت وەرگرتنی دەرمانەکانی ستاتین ڕێژەی ئەگەری گیان لەدەستدان کەمتر دەبێت. دڵێ ئێمە دەمانوێت بگەڕین بە دوای فاکتەرەکان وەک پاڵەپەستۆی بەرزی خوێن و یاخۆ جگەرە کێشان و کۆلسترۆلی بەرز و زۆر بە شێوەیەکی کاریگەرانە تیماریان بکەین. زۆربەی پزیشکەکانی دڵ بە شێوەیەکی ڕۆتینی پاڵەپەستۆی خوێن لە هەردوو قۆڵەوە وەردەگرن بەڵام پزیشکی تر ڕەنگەوان نەکات. لێکۆڵینەوەکە پشتڕاستی دەکاتەوە وەرگرتنی دوو خوێندنەوە لە هەردوو قۆڵەوە دەبێتە هۆی دیاریکردنی کێشەکانی تەسکبوونەوەی دەمارەکانی خوێن لە کەسێکدا کە ڕەنگە وەکی تر تەندروست دەرکەوێت. ئەلبەتە جیاوازی نێوان هەردوو خوێندنەوەکە نیشانەی نەخۆشی دیاری دەکات. دەڵێت تەنها یەک خولەکی پێدەچێت بۆ ئەوی شتێک بدۆزیتەوە کە لە زۆربەی جارەکاندا ڕاستیەکە لەوەی کێشەی تەسکبوونەوەی دەمارەکانی خوێن لە نەخۆشەکەدا سەری هەڵدا.